ئافرەت ئێستا کە ئەبینی زۆرێ خۆی بە حیجاب ئەزانێ بەڕێزان حیجاب نییە. وەڵی لەگە کاک ڕەمەزان کوڕمان ڕۆیشتین بۆ بازار، ئافرەتێکمان بینی لە چک بەسەرێەوە بوو، قەسەم بەخوا لە چکی ناشیم کردو، قەسەم بەخوا دەسەڵاتمە بێ لەسەر ئەو لەچکە لێدانێکم ئەکرد ئەم سەر و ئەو سەری نەبوایە. ئەمەنەی ڕوت نەڵێ مامۆستا سەیری کە هەر دیار بوو ڕەمەزان وتی باوە ئەمە حیجابە. سەمە باوکشی نادر ڕەمەزان کوڕم کە گەنجێکی هەرزەکاری زۆر تا لەوێ دانیشتە، وتی ئەمە پێی ئەوترێ حیجاب، ئەمە باوکی ڕەنگە 50,000 لە شوێنێک بداتە مزگەوت. يعني ئافرەت سبحان الله دقیق لە فەرموودە قیامەت ئەبێ ئاوا هەڵسێ، کاسیاتین عاریات، پۆشتەیە بەڵام ڕوتە، پانتۆڵێکە کاتە پێی تیشێتێکی تەسک ئەمەنەی ڕوتە، لەچکەکە ها بەبان سەرەوە گردێت ێڵێ بیکە خاتر خوا جێم مێڵە، لەچکەکە بەیرەوێتی نەک بەبان سەرەوە بێ، یعنی ها خۆی داپۆشی بێ، پیاوانە ژنانە ناڵێن پیاوانە تێگەی، ها بەبان سەرەوە بە دوایە ڕاکە. يعني ئەمە پێ ئەوترێ حیجاب، ئەمە کاسیاتین عاریاتە لەم سەردەمەیە کە هەیە بەڕێزان. ئەبینی ئافرەتەکەڵێ چیم کردووە، من پۆشتم حیجابم ئەلحەمدولیلا مامۆستا زۆر پۆشتم، کە بیهێنە ئەلیاداینە هەمومانێ با توش نەزڕنین بۆ خاتر خوامە چییە؟ سەیرەکەی پانتۆڵێکی تەسک تیشێتێک لە بەرێتی لەچکێکی هین، دوای ئەوە واز لە بۆتۆکس و فیلەرات و تەرتیبات و مقەبلات دێنە کە بە هەموو شێوازێ خۆی ڕوودکرێتەوە. طبعا نظري اوان لنظري سفور زورتر، يعني تو اگر افرادی سفور برانبرد بیک جا سیری ناکی، چکم یان قولت برکه یان قاصد برکه یان همو خرافیک برکه برکه تولا بلام ام نوع عکاسیات عاریاته. پیغمبر صلی الله علیه و سلم 1440 سال پیش است دقیق باسی ام موضوعانی کردو برزا که اسم له درزا برانبری دانشی.